ساڵتان لەبێ سەربارەوەی دیوانی وەقتی سونی ئەمڕۆی کرد بە یەکەم ڕۆژی جێژن ڕەمەزان لە عێراقدا نووسینگانی سیستانی مەرجای باڵای شاکانی عێراق سبەینەی وەک یەکەم ڕۆژی جێژن دیاری کرد. نووسینگانی سیستانی مەرجای باڵای شاکانی عێراق ڕایگەیاند بۆ هێنەبینینی مانگی شەوال مەرجای شیعە لە عێراقدا بەڕێدا ڕۆژی پێنجشەممە تەواوکەری مانگی ڕەمەزان بێت و ڕۆژێنی بە یەکەم ڕۆژی جێژنی ڕەمەزان دیاری بکە. لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای نینەوەدا هەردوو جێگری پارێزگاری نینەوە دیاریکران کە جێگری یەکەم درا بە پارتی دیموکراتی کوردستان و جێگری دووەمیش بۆ حەزبی ئیسلامی عێراق بۆی بەبەشکردنی ئەندامان یەکێتیش لە وەرگرتنی پۆستی جێگری پارێزگار و سێندامەکەی یەکێتی کۆبوونەوەیەکان بایکۆت کرد. شۆڕژی ئیسماعیل بەرپرسی دەستگا بژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بێناڕتی ڕایگەیاند هەوڵپەیمانیەکەی لە ناوچەکەی شەلەسەرەکان ئەنجام درابوو لە نێوان 8 حەزبدا بۆ ئەو بۆ کاڵبژاردنەکان کۆتایی هات و ئەنجامەکان ڕاگەیەندران. پێکەوە هاوپەیمانێتەکە بەهێزتر بکرێت بەڵام بێبەشکردن یەکێتی ئاماژەیەکی خراپە. فەرمانداری گشتی یەکینەکانی پاراستنی گەل یەپەکە ڕایگەیاندووە کە لە 3 ڕۆژی جێژن ڕەمەزاندا بە هیچ شوەیەک شەڕ ناکەن و هیچ هێرشێک ئەنجام نادەن ئەگەر هێرش نەکرێتە سەرە. فەرمانداری گشتی یەپەکە کە باڵی سەربازی پێدێ بۆ فرادنووی نزیک لە یەپەکەکەی ڕایگەیاندووە هەروەکو چۆن لە سەرەتای مانگی ڕەمەزاندا ڕایگەیاندبوو کە لەو مانگە پیرۆزەدا ئەگەر ناچار نەکرێن شەڕ و پێکدادان ناکەن بە هەمان شێوەش لەم 3 ڕۆژەی جەژنیشدا ئەگەر ناچار نەکرێن هێرش نەکرێتە سەریان ئەوان شەڕ ناکەن. وەزارەتی ناوخۆی عێراق دەستگیرکردنەوەی 352 هەڵاتوی زیندانی ئەبوغرێبی ڕاگەیاند و دانپێدانانی 4 لەو کەسانیشی بڵاو کردو کە سەر بە دەوڵەتی ئیسلامی عێراقن و بەرپرسیارەتیان هەیە. سعد موعان وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هێزانمنی و هەواڵگریەکان توانیویانە تا ئێستا 350 هەڵاتی زیندانی ئەبوغرێب دەستگیر بکەنەوە کە دووە کەسیان دوێنێ لە ناوچەی کەرخی بەغدا دەستگیر کراوە بە ناسنامەی ساختەوە لە خاڵێکی پشکنیندا. لیژنەی یاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ئاشکرای کردو نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی نیشانداوە لە سەرگەڕانەوەی سەرجەم ئەندامانی دوورخراوی هێزەکانی پۆلیسی سوپا بۆ سەرکارەکانە. حاکم زامیلی ئەندامی لیژنەی یاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق لە لەدوانێکدا بۆ ماڵپەڕی مەداپڕێسی ڕاگەیاندووە نووری مالکی ڕەزامەندی نیشانداوە لەسەر داوایەکان کە پێشکەشیان کردو بۆ گێڕانەوەی سەرجەم کارمەندە دوورخراوەکانی ناوڕیزەکانی پۆلیس و سوپا. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند لە ماوەی مانگی تەمموزی ڕابردوودا پرسی هەناردەکردنی نەوتی خاو بۆ بازاڕەکانی جوان گەیشتۆتە 2,324,000 بەرمیل لە ڕۆژێکدا کە لە چاومانگی حوزەیراندا بەڕێکەمی کردووە. عاسم جیاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاندووە لە ڕێگەی بەندەرەکانی بەسڕەوە لە مانگی تەمموزی ڕابردوو بڕی 2,144,000 بەرمیل هەناردەکراوە ئەوەی کە دەمێنێتەوە لە ڕێگەی کێڵگەنەوتیەکانی شاری کەرکووکەوە هەناردەکراوە. دوای ئەوەی بەیانی ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن ڕەمەزانی پیرۆز گروپێکی بەرهەڵسکاری حکوومەتی سووریا هەواڵی هێرشکردنە سەر کاروانی ئۆتۆمبیلەکانی بەشار ئەسەدی سەرۆکی سووریا ڕاگەیاند لە کاتی چوونی ئەسەد بۆ نوێژی جەژن بەڵام لە نوێژی جەژندا و لە تەلەڤیزیۆنەکانەوە دەرکەوتووە. بەیانی ئەمڕۆ نەقی فەراز بیتار فەرماندەی لیوای تەحریری شام ڕاگەیاندووە لە گۆڕەپانی ئەمەویەکان لە ناوجەرگەی دیمەشق هێرشیان کردە سەر کاروانی ئۆتۆمبیلەکانی 17 هاوەنیان پێوەنەوە. کورتی هەواڵەکان تام پێشکەشکرا شاد بەختەوەر بن.